لانەیە ئێوەش لەسەری خوێندە بێتانەوە یان زانیاریتان بیست بێت کە لە خاکە پێکهاتەکەی یەک دنیا بوونەوەری مایکرۆورد هەیە کە ئێمە بە چاو نایبینین بەڵام هەموو ئەمانە لەسەر خاک و لەسەر پێکهاتەکەی کاریگەریان هەیە هەندێکیان لەوانەیە بەسوود بێت هەندێکیان لەوانەیە بۆ نمونە زیان بگەنێت لەوانێت تاکو ئێستا بۆ نمونە مناڵەکەتان یاری بە خۆڵ کردبێت کە دەستی بردووە بۆ چاوی بۆ دەمی تووشی نەخۆشی بوو بێت جا ئەمە نیشانەیە کە پێکهاتێک لە خاتکەکەیە هەیە کەوای کردو ئەم منداڵە تووشی نەخۆشی بێ جا ئێمە قساکەین لەسەرەوەی کە ئەم پێکهاتە بە سوودانە لە خاکا کامانن و هەروەها چی واکەلانێ ئەم پێکهاتی خاکە بگۆڕێت بۆی کە زیان بگەێنێت بە مرۆڤیان بە بوونەوەرەکانی دیکە و هەروەها لە ئێستا بێگومان نەزانن کە بە ڕێژەیەکی زۆر پەین بەکارهێنرێت پەینەکان لانەیە کیمیایی بێت یان ئۆرگانیکەکان بێت قساکەین لەسەرەوەی کە بەکارهێنانی ئەم پەینانە بەتایبەت کیمیاییەکان چۆن کاریگەری لەسەر ئەم پێکهاتانەی خاک دروست ئەکات وەلوانەیە چۆن بیان گۆڕێت لەسەر ئەم تەوەرە ئادوێن بە میواندارەتی بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر عومەر عەلی کە بەڕێزیان پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی خاکیان هەیە دکتۆر عومەر سڵاوە لێ ببێن بەڕێزت باش دکتۆر هەر سەرەتا با لەمەوە دەست پێ بکەم بە زمانێکی سادە ئەگەر بەڕێزت پێمان بڵێیت کە لە خاکە چ بوونەوەر گەلێک هەن کە بەتایبەت وردن و ئەمانە چۆن کاریگەری لەسەر خاک دروستەکەن طبعی لە خاکە زیندەوەرە وردبینەکان زۆرن کە لە خاکە ژین کە بریتین لە بەکتریا لە کەڕوو لە قەوزەکان لە ڤایرۆس لە ئاخری ئەم گیانەوەرە وردبینانە دەورێکی گرنگیان هەیە لە پاراستنی خاکە و سوودیان هەیە کەوا خاک بەپیتەکەن بۆ ڕووەک جگەلەوەی کە ئەمانە ئیساریکی زۆریان هەیە لە خاکان لەگەڵەوەشە زیانیشیان هەیە هەیەکەوە بەعزەکان ئینسان تووشی نەخۆشیەکە ڕووەک تووشی نەخۆشیەکە حیوانات تووشی نەخۆشیەکە بەڵام زۆربەشیان زۆریشان لەم گیانەوەرە وردبینانە زیندەوەرە وردبینانە کە پیان وتێ مایکرۆ ئۆرگانیزم سوودبەخشن مانە سوودبەخشن و دەورێکی گەورەیان هەیە کەوا ئەتوانن ژینگە پیسبوونی ژینگە کەم بکەنەوە دەوریانەیە لە کەمکردنەوەی پیسبوونی ژینگەدا ئەمان چۆن وا ئەکەن کە پیسبوونی ژینگە ئێمە تەمەعی لەبەرەوەی کوڕی ئەرزی سابتە و ژمارەی دانیشتوانیش ساڵانە لە زیابوونایە ژمارەیەکی زۆر لە خەڵک زیاد بێت لەسەر کوڕی ئەرزی و پێویستی بە خۆراکەیە بۆی کەوا خواردن دابین کەن بۆ خەڵکی لەسەر کوڕی ئەرزیە ئەویش خەڵکێکی زۆر یا فەلاح بە زۆری جوتیارەکان چی بەکارێنن لە هەموو عالەمە سەمادی کیمیاوی زۆر بەکارێنن بە تایبەتی نایترۆجینی و فسفۆری کە ئەم دوانە نایترۆجین و فسفۆر هەردووچیان زیان بەخشن و ژینگە پیسەکەن ئاو پیسەکەن هەوا پیسەکەن خاک پیسەکەن بەڵام ئەم بەکارهێنانی ئەم مایگرۆباتانە ئەم زیندەوەرە وردبینانە وەکو بەکتریا یا کەڕوو یان قەوزەکان ئەتوانین ئێمە نسبەی پیسبوونی ژینگە کەم بکەینەوە بەدیل نییە بەڵام کەمێکەینەوە دەتوانین بەکاری بێنین و ئێستا لە عالەما زۆر بەکارێ بەڵام لە وڵاتی ئێمە کەمتر بەکارێ و ئێستا ئێمە خەریکین لەوەی کەوا هەوڵ بین ئامادەیان بکەین یا بۆ مستەقبەل کە لە وڵاتی ئێمەشە بەکار بێت زۆر باشە دکتۆر با باسێکیەوە بکەین ئەم زیندەوەرانەی کە لە پێکهاتەی خاکە هەن زیانەکانیان چییە و سوودەکانیان چییە و باسێکیەوە بکەین گۆڕانکاری کەش و هەوا و ژینگەیی تا چەند کاریگەری لەسەر ئەم زیندەوەرانە بەڵێ ئەم زیندەوەرانە تەمەی کە لە خاکە ژین گرنگن وتم زیانیشی هەیە ئینسان و ڕووەک و حیوانات تووشی نەخۆشیەکە بەڵام سوودیشی هەیە ئێمە ئەو پاژمانەی کە فڕین ئەگەر هاتو ئەم زیندەوەرانە بێ هەمووی کۆبێتەوە بە تەواوەتی ژینگە پیسەکە لەبەرەوەیەکێ لە ئیشەکانیان دەستەکەن بەچی بەشیکردنەوەی ئەو پاشەڕوانەی کە فڕێتە سەر خاک دەستەکەن بەشیکردنەوەی و کەمێکەنەوە جگەلەوەی ئەمانە دەورێکی گرنگیان هەیە کەوا خاک بە پیتەکەن هاوکاری ڕوەگەکەن بۆی گەشە بکە وەکە گەشەی کرد ڕوەک باش ئەو کاتە ئینتاجیشی زۆرە بێ ئەو کاتە ئێمە ئەتوانین سەمادی کیمیاویش کە ژینگە پیسەکە و خوتوڕەی زۆرە ئێستا ئەمانە هەمووی زۆربان لە مستەقبەڵ ئینسان تووشی نەخۆشی سەرەتانیەکان ئەتوانین کەمی بکەینەوە بەهۆی بەکارهێنانی ئەم زیندەوەرە وردبینانە باشە بێگومان دکتۆر
لە ئێستا زۆرێک لە جووتیارەکان بۆ ئەوەی کە بەروبوومەکان هەم زوو پێ بگات یاخود بۆ نمونە بەرهەمیان زۆر بێت ئەم جۆرە لە سەمادانە بەکار ئەهێنن واتە وەک ڕێگەیەکە کە ئێستا مرۆڤ پەنای بۆ بردووە واتە ئایا لە ڕووی زانستی و ڕێگەیەک هەیە کە سەلامت بێ بۆ خاکەکە بەڵام بەدەر لەم ڕێگەیەش بێت کە تۆ بتوانێت پێک هاتە بە سوودەکان زۆر بکەیت بەڵێ ئەم زیندەوەرە وردبینانە کە لە خاکە ئاژین ئەوانەی کە ئێمە بەکارێنین بۆی کەوا ژینگەی پیسبوونی ژینگەی پێکەم بکەینەوانێ ئەمانە مەڕەزی نین ینی ئینسان تووشی نەخۆشی ناکە ئەمانە ینی سەلامەتن و ئەتوانین لە مختارە بەکاری بێنین ڕێگای تایبەتی هەیە بەکاری ئێنین و ئەتوانین ئەو کاتە کە بەکارمان هێنا یارمەتی ڕوەکە بۆی گەشە بکاتەبی کە گەشتێکی باش کرد ئینتاجێکی زۆریش ئەو کاتە ئەبێ و ئەو کاتە ژینگەکەشمان بۆ ئەپارێزە پیسبوونی کەمەکە لەبەرەوە ئەتوانین ئێمە بەکاری بێنین و سەلامەتە هیچ کێشەیەکی نییە زۆر باش ئەگەر سەرکە پرسیارەکەی لە بینەچێتەوە لە ڕۆی کشت و کاڵیشەوە هەندێک لە ڕوەکەکان هەرچەند پەیوەندی بە تەورەکەی ئەمۆنیە بەڵام ئەگەر بیڕوێنیت بۆ نمونە نایترۆجێنی خاکەکە زۆر ئەکات ئەمە لە ڕووی سروشتیشەوە ڕێگەیەکی سەلامەت سەر بێت طبعی ئەمانە ئەنواع هەیە طبعی لەم مایکرۆباتانە مەسە ئەنواع بەکتریا هەیە کەوا نایترۆجین دابینەکات چۆن دابینەکە ئەو نایترۆجینەی کە لە هەوا هەیە لە سا هەفتا هەشتی هەوا نایترۆجینە بەڵام ئەمە ڕوەک ناتوانانی ئیسفادەی لێ بکە ئەمانە بە میکانیزمی تایبەتی ئەم غازی نایترۆژینەی کە لە هەوا هەیە ئەی گۆڕێ ئەیکا بە توخمێکی خۆراکی بۆ ڕوەک غازەکە ئەگۆڕێ ئەیکا بەچی ئەیکا بە شێوەیەک کە ڕوەگێکا بە NH4 و NO3 کە ڕوەک نایترۆژین هەڵەمژێ بەم دوو شێوەیە ئەو کاتە گەشە ڕوەک زیاکە و بەروبوومیشمان بۆ زیاکە لەگەڵەوەشە من سەماری چیمیاوی نایترۆجینی کەمتر بەکارێنم کە کەمتر بەکارێمێنە ژینگەکەم زۆر پیس نابێت کەواتە ژینگە توانیم بیپارێزم هەشمانە مەسەلەن فسفۆر دابینەکە فسفۆریش یەکێک لەوانەی کەوا خاک پیسەکە بەڵام کە ڕوو هەیە بەکتریای تایبەتی هەیە ئەو فسفۆرانەی کە هەیە لە خاکە بە شێوەیەکە ڕوەک ئیسفادەی لێ ناکە ئەم چی لێکات ئەی گۆڕێ بە میکانیزمی تایبەتی و ئەیکا بە شێوەیەک کە ڕوەک بتوانێت توانای هەڵمژینی هەبێت ئەو کاتە فسفۆریش بەشێک دابینەکە بۆ ڕوەک ئەو کاتە ڕوەک گەشەی باشەکە و بەروبوویمی زۆرە بێ و منیش سیرەکەم بەکارهێنانی سەمانی فسفۆریش کەم بەکاریت کەواتە ژینگەم بۆ پیسبوونی ژینگەم کەم کردەوە زۆر باشە باسی چۆ بکەین کە بۆی لای بینەرەکانیشمان بەگشتی تۆزە ڕوونتر بێ ینی ئێسابینی پێکاتی خاچێمە کە زۆر جار ئێمە ئەوسا دەستمانە بەر بۆ خاک گیان خاچێکمانە کۆڵی لە ڕێگەی جووتیارەکانەوە بۆ درەختێک بێ یان بوو بۆ کوشت و کاڵکرد بێ کۆمەڵە زیندەوەرە هاتنە دەرەوە لە خاکە ینی لە کرمەکانەوە بێ لەو زیندەوەرانە بێ کە بە چاو نابینرێ کۆمەڵی پێکاتی خاکەکان پێکی نابوو کە دەوڵەمەندیان کرده بوو بۆی کە خاکێکی بەپیت بێ بەڵام ئێستا هۆکارەکە ژینگەیەکان وشکە ساڵی بوون بە بیابوون ینی پێکاتی زەویەکان بەهۆی چەند هۆکارێکی تێکەڵبوونی مادەکی بیایەکان لەگەڵ زەویەکانە چکە ئەو زیندەوەرانش مشە خۆرن لەسەر کۆمەڵە شت ئەتوانن بژین ئەمانە کەم بۆ تۆ دکتۆر هۆکارەکەی ئەوەیە کەیتر ئەو خاکە پیتی نامێنێ بە پیتی نامێنێ ئەو خاکە ناتوانێت بە باشی کوشت و کاڵی تیا بکرێ ئەو خاڵکە پێکاتەکانی لەدەست ئەیە تا چەند ئەمە لای خۆمان ڕنگدانەوەی هەیە کە ئێستا زۆربەی زۆری نەمان ئەڵێ کە هەرچەند دەست دەبێن بۆ خاکەکە بوونی هیچ زیندەوەرێک نییە پێشکە لەوانی کە نابینرێ بەڵتەمی خاک خواسی تایبەتی خۆیە خواسی فیزیاوی هەیە چیمیاوی مایکرۆبیۆلۆژیە ئەمانە بۆی خاکێکی بەپیت بێ ئەبێ خواردنیشی تیا بێت ئێمە کاڵی خاکی بەپیتە یعنی ئەو خاکە کە ڕۆژی تیا ئەچێنین ئەبێ گەشەیەکی باش بکەم بەرەبوومیشمان باتێ بەڵام ئەم زیابوونی گەشەی ڕوەک بەرەبوومی زیابوونی بەرەبوون ئاحتیما دەکاتە سەرچی سەر پێکاتەی خاکەکە و سەر ئەو خواردنانەی کە لە خاکە هەیە قەبی ڕوەک پێویستی بە ئاوەیە بە هەوایە لە خاکە پێویستیشی بە توخمە خۆراکیەکان هەیە توخمە خۆراکیەکان زۆرن بەڵام جاری وا هەیە زۆرۆفی جەوی یا زروف هەیە نالەبارە ئەمانە کەمە بێتەوە خواردنان ئەم توخمە خواردنانی کە لە خاکە هەیە کەمە بێتەوە کە کەم بووەوە ئەو کاتە ڕوەک باش گەشە ناکە بەڵام ئەو پێکاتانەی خاک کە خۆراکی تیا کەمە بێتەوە تۆ بێ خۆراکی بۆی زافە بکەی مەسە پەینی بۆی زافاکەی تر پەینی حیوانی بێ پەیوینی نەباتی بێ یا پەینی چیماوی بێ ئێمە بێ محاولە بکەین
پێینی کیمیاوی کەم بەکارین بۆی خاکەکەمان پیس نەبێت پێینی چی بەکارێن ئۆرگانی بەکارێن ئەم پەیدانە هەمووی خۆراکە لە پێکاتەکە هەمووی تخمە خۆراکی تیا نایترۆژینی تیا فسۆری تیا پۆتاسیۆمی تیا کالیسیۆمی تیا مەگنیسیۆمی تیا ئاسلی تیا زنگی تیا ئیلا ئاخری ئەمانە هەمووی بۆ گەشەی ڕوەک پێویستن بۆ گەشەی ڕوەک پێویستن و ئەبێ هەبێ ئەگەر هاتوو خاکەکەمان باش نەبوو لەبار نەبوو بە پیت نەبوو ئەو کاتە تخمە خۆراکەکات کە بمنەوە لەم ڕۆزانستیەوە کە بەڕێستا ناماژەی پێیان تا چەند گرنگە وەکو مامۆسایەکی زانکۆش ناوەندە ئەکادیمیەکانمان بتوانن ئەمانە لە تاقیگای کاری لەسەر بکەن ئەمانە گرنگ چەنە لە بەشی خاکەکەی ئێمە وەرەگرن ئایا بە پیتی ماوە یاخو گرفتی چییە کە ئەم زیندەوەرانەی لەدەستەوە بەڵێ ئەم زیندەوەرانی کە لە کاخان پێوتە مایکرۆباجیش ئەمانە تەبی گرنگە زۆر گرنگن چکە ئەمانە خۆراک دابینەکەن بۆ ڕوەک ئەمانن مەسئولن لە دابینکردنی خۆراک و ئێمە گەر هاتوو ئەو مەوادانی کە ئیزافەیەکن بۆ خاک ماوادی ئۆرگانی بێ یانی ئەمانە شیەکەنەوە ئەمانە گرنگن لەبەرەوە ئەبێ لە پێکاتی خاکە ئەم مادە ئۆرگانیانە زیاد بکەین ئێمە جاری وها لە بەعزە شوێنێکە مەسەلەن سەیکی ساڵێکی وەم ساڵکە بارانێکی زۆرە بارێ الحەمدلله ئێستا بارانێکی زۆر باریوە دەشت هەمووی گژوجایەکی زۆرە ئەمانە لە دووسێ مانگتر وشکە بن کە وشک بن ئەمان هاچنەوە خاکەوە ئەمانە هەمووی مادەی ئۆرگانین هەمووی خواردنە بۆ ڕوەک بەس چێ دابینەکە ئەم مایکرۆباتانە ئەمانە هەمووی شیە کاتەوە ئەو کاتە خاکەکەم بۆ بە پیتەکە بەڵام ئەگە باران نەباری دەرەژەی حرارە بەرز بوو ئەو کاتە نەشاڵی ئەوانیش کەمە بێتەوە لەوانەوە گرنگە و لە ناحەی ئەکادیمیشەوە ئێمە ئەبێ هەوڵ بین ئەمانە لە مختبەرە زیاد بکەین تەحزیریان بکەین ئێستا لە وڵاتان بەکاریە ئەیفرۆشن و لەگەڵ تۆوە بەکارێن کە بەکارت هێنا ئەو کاتە خۆراک دابینەکەن بۆ ڕوەک و ئەو کاتە سەمادی کیمیاوی گرنگ مهم ئێمە سەمادی کیمیاوی کەم بەکاربێنین ئەمانە هەمووی مەوادی خراپن هەمووی زەرەرەی بۆ ئینسان لەبەرەوە ئێمە چیەکەین ئەم مایکرۆباتانە بەکارێن وەکو لوقاح لەگەڵ تۆوە چیمان بۆکە ئیسفادەیەوەیە تخمە خۆراکیەکانمان بۆ دابینەکە بۆ ڕوەک ئەو کاتە من پێویستیم کەم هەیە کە پەینی کیمیاوی کەم بەکاربێنم ئەو کاتە ژینگەکەم سەلامەتە بێ و کەمتر پیسە بێت باشە دکتۆر ئۆمەر بۆ خاکێک کە پەینی کیمیایی بۆ بەکار هات بێت ئەگەر مەبەست ئەوە بێ پاکی بکەنەوە لە بۆ نمونە هەر نیترۆژێنەکە بێت لە فسفۆرەکە بێت لەمانە ئایا بۆ نمونە ئاودێریکردنی ئەو خاکەوە کات پاکی بکاتەوە یا خودنە ڕێگەی تر هەیە یان هەر لەناو خاکەکەی ئەمێنێتەوە طبعی ئەو پەینە کیمیانی کە بەکارێنی زۆربەی جوتیاری ئێمە پەینی نایترۆژین و فسفۆری زۆر بەکارێنێ بۆی گەشەی زۆر بێت بەڵام ئەمە دوای کە شیە بنەوە هەر مایکرۆباتەکان شیەکەنەوە ئەبن بەسن بە NH4 و NO3 کە ئەمە دوو بۆ نمونە نایترۆژین کە بوو بەم دوو شێوەیە ئەگە باران باری کە بێتێکی زۆر تەبێگە لە خاکە گۆڕا بۆ ئەم دوو شێوەیە زۆر بوو ڕۆک بەشی خۆی لێ هەڵەمژێت بەکارێنێت بەڵام ئەوەی کە زیاد بوو جاری وایە بارانە بارێ ئەمە چی لێکە ئەیگوێزێتەوە ئەیگوێزێتەوە مەسەن بۆ ئاوی ژێر زەوی کە چوە ئاوی ژێر زەوی بۆ نمونە نایترۆژین کە بە شێوەی NO3 ئەگەر هاتوو لە 45 ppm تەرکیزەکەی زیاتر بوو ئاوەکەم بۆ پیسەکە لەبەرێمە بیر لێن جاری وە 500 مەتر تۆ بێ ئاوەکە فەحسکەیت ئەگەر هاتوو NO3 لە 45 ppm زیاتر بوو ڕێگا نادرێ ئەو ئاوە بەکاربێ ئەو کاتە ئاوەکە پیسە بێت واتە بۆ خواردنەوە گونجاو نییە گونجاو نیە بۆ خواردنەوە بە هیچ شێوێ نابی خۆیتەوە لەبەرەوە ئەو بیرانی کە لێ درێت ئەبێ فەحسی بۆ بکەیت کیمیاوی فیزیاوی مایکرۆبیۆلۆژی زۆر هەرسێکیان سەلامەت بێ و کاتە گونجاو دکتۆر زۆر کات ئێمە ئەگەر زۆربەی هاوڵاتیان ئەگەر لە باخێکی بچووکی ماڵەکەی خۆشیا بێ بێوێ کۆمەڵە درەخت و یاخود سەوزایی لە ماڵەکەی هەبێ زۆر جارەڵێ هەر درەختێک یاخود هەر گوڵێک یاخود هەر شتێکە ڕوێنم هیچی پێناگە وشکە بێ هەوڵات پەنابەرێ بۆ کۆمەڵێشت بۆ پاشماوەی ئاژەڵەکان بۆکو پێین بەکاری ئەهێنێ یاخود کۆمەڵە مادەی کە وەکو خۆراگە یا بەگڵەکە یا خوشتیکەی تێکەڵەکە ئەم تێکەڵکردن و پاشماوانە کاریگەری لەسەر ئەو زیندەوەرە وردانە بەجێ نایهڵێ کە خۆی لە پێکاتەکە بە سروشتی هەیە تەبەی ئێمە لە وەکو جەنابە فەرموو لە ماڵە خەڵک باغ دروستەکە و ئەگەر هاتوو ئێمە ئیدامەی خاکەکە نەکەین واگەر مەوادی
خواردنی بۆ خۆراکی بۆ ئامادە نەکرد بۆ ڕۆکەکە وردە وردە ئەو مادە ئۆرگانیانەی کەتیادی خۆراکن بۆ ڕۆک کەمێ بێتەوە لەبەرەوە پەنابین بۆچی ئێماڵێن پێینی ئۆرگانی بۆ بەکاربێنە پێینی حیوانی مەسەن دارێکە دێ 2 کیلۆ پێینی ئۆرگانی بۆ ئیزافاکەیە سەوزەت کردووە ئەمە چیەکە ئەگەر هاتو ئەمە ئیزافە نەکەین ئەو خواردنە چەند ساڵە بمێنێتەوە لە خاکە ڕوەک بەکارێنێ کە ڕوەک بەکاری هێنا کە نسبەتەکەی کەمێ بێتەوە جگە لەوەش ئەم پێینە ئۆرگانیانی کە ئێمە بەکاری هێنین ئەمانە خوان هەمووی خۆراکن بۆ ئەم مایکرۆباتانە خۆراکن لەسەر ئەوان ناژین شیەکەنەوە ئەو خۆراکانی کەتیاتی لە شێوەی ئۆرگانیە نەخوایان نەڕوەک ئیسفادەی لێ ناکەن لەبەرەوە ڕسکەم بەچی بەشیکردنەوەی وردە وردە نسبەتی مادە ئۆرگانەکانیش لە خاکە کەمە بێتەوە لەبەرەوە کەم بۆ ڕۆک باش گەشە ناکە لەبەرەوە منەڵمە خاکەکەم بە پیتی لە دەستداوە لەبەرەوێ من ساڵانە چی بکەم ئەم مادە پەینانەی بۆ ئیزافە بکەم بۆی کەوا مایکرۆباتەکان گەشە بکەن کە مایکرۆبات گەشەی کرد ئەو کاتە ئەم مادە ئۆرگانیانە هەمووی شیەکەنەوە ئەو خۆراکانی کەتیاتی هەموو خۆراکان توقمەکانی تایە نایترۆژین تا فسفۆری تا پۆتاسیۆمی تا زنگی تا حەلیتا کە ڕوەک پێویستی پێدی بەشی خۆی لێوە لەگرێ مایکرۆباتەکان ئەوی تریشی بە شێوەیەکی جاهیز بۆ ڕۆژی ئامادە دکتۆر کێڵان تا چەند کاریگەریە لەگەڵ جارێکی تر زیندوو بوونە چکە زۆربەی جوتیارە بەڕێزەکان زۆر جار بوون منە ڕوبەرێکی زۆریان کرۆ بەگەنم ئەڵەگەنمەکەمان دووریۆتەوە بەڵام ئەیچەڵینەوە بووی جارێکە زەویەکە خۆی بکرێتەوە وەلەو بزی دەورانە جارێکی تر بۆی کە پێکاتی خاتکەکە هێزیۆکە وزەیشی کەی تێبێتەوە ئەم کێڵانە چەکرد تەبی کێڵان گرنگە بەڵێ ئێمە کە ئەم مایکرۆباتانەی کە لە خاکە باسم کرد ئەمانە تەبییان پێویستیان بە چی هەیە بە ئاو هەیە پێویستیان بە ئۆکسسیجینێ بە هەوایە پێویستیان بە زۆر شتەیە بەڵام تۆ گەر خاکێ کرد کێڵا ئەو کاتە خاکەکە شیەکەیتەوە کڵۆی گەورە گەورە هەمووی ودور دەکەی ئەو کاتە تەهویە زیاکەی لە خاکە ئۆکسسیجین زیابێ ئاوەگرێتە خۆی ئەو کاتە ئەم مایکرۆباتانە شاتیان زۆرە بێت بەڵام ئەگەر هاتو نەم کێڵا وردە وردە کاریگەریان کەم بێتەوە چونکە ئەگەر کێڵام وەکوتم شێ بێتەوە هەموو کڵۆکان ئەبن بە وردور دەبن ئەو کاتە حرەکەی ئاو هەوا لە خاکیشا زۆرە بێت و ئەو مایکرۆباتانی کە لە خاکە هەیە ئەکتیڤیتیان زۆرە بێ واتە نەشاتیان زۆرە بێ ئەو کاتە خاکەکەمانەڵی خاکێکە باشترە و لەوەی کەوا نەیچێڵی باشە دکتۆر وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت ئەوەیە بابەتێک بەرچاوم کەوت باسی لەوا کرد ئەم گۆڕانکاریانەی بەسەر کەش و هەوا و ژینگەیە هاتووە کاری کردووەتە سەر ئەم زیندەوەرانش کە لە پێکهاتی خاکە هەن ئەمە لە ڕووی زانستی و پشڕاست کراوەتەوە هەرچی تەبێ ئەم گیانەوەربینانە زیندەوەرە وردبینانەی کە لە خاکە ئەژین وەکووتم هەندێکیان پێویستیان بە ئۆکسسیجین هەیە هەندێکیان پێویستیان بێ ئۆکسسیجین نەبێ هەندێکیان پێویستیان بە کەمێتیگە ئۆکسسیجین هەیە پێویستیان بە ڕتوبەت هەیە پێویستیان بە خواردن هەیە تەبی کەش و هەوا گرنگە ئەم کەش و هەوانەیە بینی ئێستا گەر سەیری بکەین ئەم زیندەوەرە وردبینانە لە بەهارە لە پاییزا ژمارەیان زۆرە چالاکیان زۆرە بەس کە بچۆینێ زستان چەکەم بارانێکی زۆرە بارێ و جەوێک دروستەکەن ئەمانە نەشاتیان کە ببێتەوە کە چوونە هاوینیش ئاو نەما باران نەما ئەمانە چیە بن دەرەجە حرارە بەرزە بێتەوە زوربان لە ناوەچێ لەبەرەوە کەش و هەوا دەورێکی گرنگی هەیە لەسەر چی لەسەر چالاکی ئەم زیندەوەرە وربینانەی کە لە خاکە ئەمە کەش و هەوا بە شێوە نۆرماڵەکەی وایە ئەگەر شێوی نۆمار بن زۆر باشە ئاو زۆر کە خراپە پیسبوونی هەوایە پیسبوونی ئاوە یاخود بۆ نمونە ئەبینی وەرزەکان درێژ بوونەتەوە وەرز کورت بووە ئەمە هەمووی کاریگەری زۆرە تەبی ئەمانە زۆر شت کاریگەریان تێکە ئەگەر هاتو باران زۆر باری وژین ئاو زۆر بوو لە خاکە ئەمانە زۆربیان نەشاتیان کەمێ بێتەوە ئەگەر هاتو دەرەجە حرارەت بەرزیش بۆ باران کەم و لە هاوی ناوردە و درێژەی کێشە سێرەکەی ئەڵێ وشکە ساڵیە ئەمانەش ئاو لە خاکە کەمێ بێتەوە ئەگەر ئاویش نێ ئەمانە چالاکیان نابێت لەبەرەوە چالاکی ئەم زیندەوەرە وردبینانش کەمێ بێتەوە دەسەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە بە هیوای ئەوەی کە هەمیشە وتومانان بارانە ڕەحمەت بێت و ئەم ئاوە زۆر زۆر گرنگە بۆی کە هەموو سەرچاوی ئاوی سەرزەوی هەمووکو سەرچاوی ئاوی ژێرزەوی وە لەمان کاتیشا گلدانەوەکەشی وەکو سەرچاوی وزەش ئەتوانین ئێمە سوودی لێ بینون لە پێکاتی خاکیشە خاکەکەمان زیاتر دەوڵەمەندە کاتچکە بینی کە دەشت و دەرچەند جوار سەوز بۆ سپاس بۆ ئامادەبوونە زۆر زۆر بەخێر بێت